ئەمڕۆ شانزەی سێ یادی 37مین ساڵیادی کیمیابارانکردنی هەڵەبجەیە. جیاواز لە ساڵانی ڕابردوو یادەکە بە شێوازێکی جەماوەری بەرفراوان دەکرێتەوە. سەرەتایی دەستپێکی چالاکیەکان بە ڕێڕۆشتنی هاوڵاتیان و خوێندکاران کە لەسەر جەم کوردستانەوە هاتوون بەشداری لە مەراسیمەکەدا دەکەن دەست پێ دەکات لە باخی گشتیەوە بەڕێکەوتون هەتاوەکو دەچنە سەر مەزاری شەهیدان. خوێندکارانی هەڵەبجە بە دەف و بەڕێوڕسمی دەف و هەروەها گوڵی سپی و تاجە گوڵینەوە بەڕێکەوتون بە دوای ئەوانیشەوە ئەو میوانانەی کە لە شارەکانی دیکەی هەرێمی کوردستانەوە هاتوون و لە دوای ئەوانیشەوە مامۆستایانی ئاینی و پاشانیش سەرجەم چین و توێژەکان لە هەڵەبجە بەڕێ دەکەون بۆ مەزاری شەهیدان. لەوێوە چالاکیەکانی دیکە دەست پێ دەکات. بڕیارە ئەمساڵ سێ ڕۆژ چالاکی جۆراوجۆر بە بۆنەی ئەم یادەوە بەردەوام بێت دوایەوەی کە ساڵانی ڕابردوو با بڵێن سارد و سڕیەک بە یادەکانی هەڵەبجەوە دەبینرا. ئەمساڵ ئیدارەی شارەکە و سەرپەرشتیارانی کەرنەڤاڵی یادکردنەوە کە بڕیاریاندا کە یادەکە جەماوەری بێت بە تەواوەتی و گەرموگوڕیەکی زۆرتر بە یادی کیمیابارانی هەڵەبجە ببەخشن.